computer? Are they growing as large on the shaker as well? No. ساڵی 2015 من لە تاران داوت کرام لە زانکۆی تاران توێژنەوەیەکمان هەبوو پرۆفسۆرێکی ئەڵمانی لێ بەناو پرۆفسۆر دکتۆر هێشلەر ئەمنی بینی توانی برێن یەکترمان بینی لەوێ ئەو یەکتر بینینە وای کرد داوەتنامەیەکی لۆ ناردم ئەو داوەتنامەیە وای کرد ئەو دوو هاوڕێی خۆشەویستە بناسم پرۆفسۆر دکتۆر کۆت فانکۆخی و دانیال دێغەزڤایلە ئەوە وای کرد کە ئیش بکەین لەسەر دروستکردنەوەی خانەکانی دڵی مرۆڤ لە خانە هاندەرە بنچینەیەکان کە ئەگەر بە ئینگلیزیەکەی برەی Generation Human Induced Pluripotent Stem Cell Derived Cardiomyocyte دوای 4 ساڵ ئیشکردن لە کۆتایی 2016 هەتاکو 2020 شەونخونیەکی زۆر لەگەرە هاوڕێیانە توانیمان خانەکانی دڵی مرۆڤ دروستکەینەوە ئەوەش وای لەمە کرد کە هەوڵ بدەین بچنە قۆناغێک کە خانەکان لە دڵی مرۆڤ ئیشەکەن یان نا بەڵام نەمانتوانی لەسەر مرۆڤ تاقیکەینەوە چونکە ڕێگە پێدراو نییە بۆیە تیمێکمان پێکینە لەگەر زانکۆی بەرشەلۆنا کولیە توپ لە کۆلێجی پزیشکی لە بەرشەلۆنا لەوێ بە شێوەیەکی کاتی تاقیمان کردەوە لەسەر دڵی بەراز بۆ ماوەی 7 ڕۆژ متابعی بەرازەکەمان کرد دەرکەوت کە خانەی دڵی مرۆڤ لە ناو بەشی دڵی لە کارکەوتوی بەراز ئیشەکات یاخود ئەمینێتەوە ئەوە سەرنجیمە ڕاکێشە ئەمەی زیاتر هاندە بەڵام کۆمەڵێک کێشەمانەوە و کێشەکە ئەوە بوو خانەی دڵی مرۆڤ بە تەنیا ناتوانانی هەموو ئیشەکان بۆیە ئەبوایە شانەی دڵی مرۆڤ دروست بکرێتەوە واتە تیشو یاخود ئۆرگان لەبەرەوە لە 2019 تاکو 2022 زۆر بە جددی ئیشن لەسە کرد is super interested in cardiomyocytes, especially from human pluripotent stem cells. لە ڕاستیدا خواستی ئێمەوە بوو کە شانەکانی دڵی مرۆڤ دروست بکەین لە ڕێگەی دروستکردنەوەی خانەکانی دڵ لە خانە هاندەرە بنچینەیەکان لە ڕێگەی تاقیگەوە بە شێوەی زانستی. ئەم بابەتە بۆ ئێمە زۆر گرنگە کە لە ڕێگەی لێکۆڵینەوە دەتوانین بۆ کۆمەڵێک مەبەست سوودی لێوەربگرین. لە هەمان کاتدا لەم پرۆسەیە هەندێک حاڵەتی نەرێنی دێتە پێش چونکە نەمانتوانی وە لەسەر خودی مرۆڤ تاقی بکەینەوە بەڵام ئەگەرێکی گەورەمان لە پێشە بۆ دروستکردنەوەی خانەکانی دڵی مرۆڤ سەرباری ئاڵۆزی پرۆسەکە ئەو شانەیە و کاردیۆک ئۆرگانۆیدا کە لەژێر دەستی ئێمەیە هاوکاریەکی زۆری کۆمپانیاکانی دەرمانسازیەکە لۆ ئەوەی ئەو دەرمانانەی کە ئەدۆزرێنەوە ئێستا یاخود دەرمانە کۆنەکان بە ئاسانی لەسەر ئەو شانەیە تاقی بکرێتەوە بەبێ ئەوەی مرۆڤ تێدا زەرمەند بێت چکەوە خۆی دروستکراوە لە تاقیگەیە و سیفەتەکانی واتە تایبەتمەندەکانیشی زۆر نزیکە لە شانەی دڵی مرۆڤ ئەوە یەک لە سوودەکانی سوودی دۆمی کە زۆر گرینگە کە ئەو یەکێک لە خەونەکانی مەیە ئەویش ئەوەیە ئەگەری هەیە لە داهاتوو ئەمە بتوانین ئەو پارچە دڵی لە کارکەوتووی لە کاتێک مرۆڤ تووشی جەڵتابی بتوانین ئەو شانانە دووبارە لە ناو ئەو پارچێ بچینینەوە بە ئەو بەشەی دڵە ببوژێتەوە و سوودی هەرە گرنگی ئێستا کە هەیتی ئەویش ئەوەیە لە توێژینەوەکان واکات کەمتر حیوانات واتە گیانەوەر بەکاربێت چکە تاکو ئێستا بۆ هەر تەجروبەیەکی پزیشکی لە بواری دڵ ئەبێت و مشکی تاقیگەیی یان جورجی تاقیگەیی یاخود کەروێشک یاخود بەراز لۆ تەجروبەیەکی لۆ تاقیکردنەوەیەکی زۆر بەسیط بەکارەتی نابە بتکردبان بە قوربانی کەوە هاوکاری زەرێکی زۆر لە ژینگە و لە گیانەوەرانەدا واکە کەمترین گیانەوەر و کەمترین ژینگە لەو پیسبی و توانین برێن هاوکاریەکی زۆری کۆمەڵەی پاراستنی مافی گیانەوەران و ژینگەوەکە. بەرپرسیارەتی ئەم گروپە لەم تاقیگەیە دروستکردنەوەی خانەکانی دڵی مرۆڤە
ئەرچی من لە تاقیەکە دابینکردنی هەموو پێداویستیەکان و ئەنجامدانی لە کۆڵنەوەکانە لەسەر ئامێرەکان. من ساڵ 2016 ساکان بینی کاتێک هاتە کۆڵن. ئەو گەنجێکی زیرەکە و بە خێرایی شێوازێکی زانستی دانا کە بۆ بنچینەیەک بۆ ئەو کارەی ئێستا لێرە ئەنجامی دەدەین. Also other cells he is working on like fibroblasts or smooth muscle cells. هەڵبەت ئێمە لەسەر خانەکانی دیکەی جەستەی مرۆڤ کارمان کردووە کە هەمویان پێکەوە بۆ سیستەمی کارکردنی جەستەی مرۆڤ گرنگن. بیرۆکەکە ئەوە بوو کە ئێمە بۆ هەوڵ نەدەین شانەکانی دڵی مرۆڤ دروست بکەین کە کاریگەری لەسەر کۆی شانەکانی جەستەی مرۆڤ هەیە. پێکەوە وەکو پرۆسێس یەک ئەرک ئەنجام دەدەن. کاتە یەک دەگرن لە کۆتاییدا وەکو خانەی سروشتی و بنەڕەتی مرۆڤ کار دەکەن. But it would be super cool if we can take the cells خۆشبەختانە ساڵی 2022 لە سەرەتای 2022 پرۆژەکە سەری گرت. ئێستا ئەتوانین زۆر بە سەرکەوتووی بە پشتوەستن بە زانستی نوێ و بە هاوکاری مادی ئەڵمانیا توانین هارد ئۆرگانۆی دروستکەینەوە، کاردێک ئۆرگانێت واتە شانەی دڵی مرۆڤ لە خانەی هاندەری بنچینەی. ئەمەی ئاماژەش بەشتە چ بکەم، ینی ئەو هەموو مانەوەم لە ئەوروپا پشتگیریەکی زۆری زانکۆسۆرانیشی لەگەر بووە. زانکۆسۆران زۆر کە من مامۆستای زانکۆسۆرانم لە بەشی بایۆلۆجی زۆر هاوکاریان کردیمە لە لایەنی یاسایی و ڕێگەپێدان و ئەنە تاکو ئێستاش هەر لەوێ من ئەندامم. بۆیە لە هەموو توێژینەوەکان کە لێرە بڵاون کردیتەوە ناوی زانکۆسۆران و کوردستان هاتتە پەنا وڵاتی ئەڵمانیا و هۆڵەندا و ئەسپانیا، ئێستاش کە یابانیشەوە ژاپۆن شاتە ناو پرۆژەکە.